دەبینین هێرشەکانی تورکیا لە مێژووە ینی بەردەوامی هەیە ئەو کێشەی مەسلەی کوردی هەیە بە تایبەتی لەم دوایە کە چڕ بۆتەوە بینیمان لە گوندی سەفرە سەربەماوەت کەوا 5 کەس شەهید بوون دوان لە یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و سێ هاوڵاتی سیڤیل هەروەها لە ناوچەی بادینان کوڕ و باوکێ بوو بە ئامانج و شەهید بوون. ئەمە لە کاتێکایەکەوە ئەو ناوچەیە بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆی بە پلەی یەکەم هەرێمی کوردستان دەبینین ئەو حیزبە سەرەکیانەی کەوا دەسەڵاتیان بەدەسە لە ناو کۆمەڵێ قەیرانن بۆیە لەبەر ئەوەی ناتوانن ئەو قەیرانانە چارەسەر بکەن ئەمە بۆشاییەکی دروست کردووە بۆ ئاکپارتی تورکیاکەوە تەداخل بکات و هێرش بکاتە سەر ئەو ناوچانە و هەروەها ئەمان ئەبینین بە وشەیەکی ژنایەنە جواب ئەم بێدەنگێ ئەوەمان پێ ئەگەێنێکەوە ئەوان ڕەزامەندیان دەربڕیوە لەسەر ئەو هێرشانە و زۆرجا ئەوانی ژەوەیان دەربڕیوەکەوە ئەم هێرشانە بە بێ چاوساغی ناکرێ بۆیە ئەم هێرشانە هەمووی چاوساغی لە دوایە ئەم چاوساغیانش ئەبێ ئاشکرا بکرێن لەلایەن کەسانی وڵات پارێزەوە بۆ ئەوەی هەموو کەسێ بزانێ کامە بەرەی وڵات پارێزیە و کامە بەرەی خیانەت. ئەم هێرشانە لە کاتێکایە کە ئەبینین دەسەڵاتدارانی باشوور بێدەنگیان هەڵبژاردووە ئەچێتە ئەو چوارچێوەی ئەوەی کەوا هەموو شتێک قبول ئەکەن لە پێناوی دەسەڵات و بەرژەوەندی خۆیان هەر ئەمە شەوای کردووە کەوا بێدەنگ بن لە ئاستی ئەم هێرشانە. زۆربەی هێرشەکان ئەمینین کەوا لە زۆنی سەوزایە یەکێتی بێدەنگی کەوا یەکێتی حیزبی باڵادەستە لەوێ ئەمە جێگەی پرسیارە بۆچی بێدەنگی هەڵبژاردووە و چەنەها هەڤاڵ وەکو شەهید هەڵمەت لەو ناوچانە شەهید بوونە بێدەنگی هەڵبژاردووە بۆیە ئەمە ئەوەمان پێ ئەڵێکەوە ئەم دوو حیزبی سەرەکیە لە زۆر شتا کۆکن لە نێو خۆیان وەکوتم هۆکاری سەرەکی ئەوەیەکەوە بتوانن هەموو ینی شتێکیان لە پێناو ئەوەیەکەوە دەسەڵاتدارێتی خۆیان و بەرژەوەندی خۆیان بپارێزن لە پێناو چاوداخستن لە بەرامبەر بابەتە نەتەوەیاتەکان. بەڵام ئەمە بەرپرسیارەتی و ناوچانە هەمان شت حکوومەتی ناوەند ینی عێراقیش بەرپرسیارە لێ ئەویش بێدەنگە بۆیە ئەمە ئەوەمان پێ دەڵێکەوە ئەمە بێدەنگیەکی نێودەوڵەتی هەیە لە ڕاست ئەم هێرشانێکەوە ئەکرێتە سەر کورد. پرسیار ئەوەی ئێمە لێرە وەکو کورد یعنی چی بکەین بەرامبەر ئەو هێرشانە بۆیە لێرە ئێمە پێویستمان بە تێکۆشانێکی دیموکراتیکە پێویستمان بە یەکێتی نەتەوەیە بۆ ئەوەی بتوانین پیلانی دژمنان پوچ بکەینەوە هەروەها بتوانین ئەو حیزبانەش بێنینە ناو ئەو یەکێتی نەتەوەیە بۆی بتوان لە ناو ئەو یەکێتی نەتەوەیە و ئەو تێکۆشانە دیموکراتە قەیرانەکانی خۆشیان لەوێ چارەسەر دەبێت. سەبارەت بە و بۆمباران و دەست درێژانەی دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر تەواوی سنوورەکانی باشووری کوردستان و سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و دەست درێژیەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان دیارە ئەم دەوڵەتە هەر لە کارنامەکەیە ئەوەیە کە کار لەسەر تێکشکانی کوردەکە و باشکراش نیان شاردوتەوە کە دژی کوردن دژی هەر بەرژەوەندێکی کوردن و لە هەر جەیەک بەرژەوەندێک بۆ کورد بێتە پێشەوە ئەوان دژێوەستنەوە. ئەمە بەشێکی لایەنە سیاسەکان من ناڵێم هەموو بێدەنگن چونکە هەر هەفتەی ڕابردوو ئێمە لەگەڵ دوولایانی تر بە ناوی چەپەکانی کوردستان بەیان ناممان دەرکردووە سەبارەت بە دەست درێژەکانی تورکیا و ئەمە مێژوویەکی دوورودرێژیە بەڕاستی دەست درێژەکانی دەوڵەتی تورکیا. لەبەرەوە لەم زروفەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە تورکیا ئیستیقلالی ئەم بارودۆخی ئێستای کردووە، ئیستیقلالی ئەم مەسەلەی کۆرۆنای کردووە، ئیستیقلالی علاقاتی خراپی حیزبە سیاسیەکانی کوردستانی کردووە بۆیە دەست درێژیەکە و بە تایبەتیش ئەو دەست درێژانەی لەم دوایە لە ناوچەی پێنجوێن و شار باژێر کردی کە زۆر زەق بوو کە بەڕاستی هی ئەوە بوو ینی هەر نەک حیزبە سیاسیەکان بەڵکو دەوڵەتی عێراق بەڵکو دەوڵەتی ئێران بەڵکو ئومەمی متحیدە بەهاتایەتە جواب چونکە ئەم کەڵەگایی کە دەوڵەتی تورکیا لە ناوچەکایکە دوجار دەبێت هەموو لایەک ئەوە بزانن ینی پێشەرکردنی ئاشکرای
ئیتفاقاتی نێودەوڵەتیە، پێشەرکردنی مافی مرۆڤە، پێشەرکردنی سروشتە، پێشەرکردنی ژینگەیە، چونکە هەر بەهۆی دەست درێژەکانی دەوڵەتی تورکیاوە بە هەزاران دۆنم لە باخ و ڕەز و دار و دارستان لەم ناوچەیە ئەسووتێنرێ، ئاژەڵ ئەکوژرێ، ینی ئەمانە هەمووی کاردانە و ینی زەرەر و زیانی گەورەی بەدواوەیە. لەبەرەوە ئێمە وەکو حزبی زەحمەتشان جاریچکە یعنی ئیدانەی هەموو دەست درێژەکانی دەوڵەتی تورکیاکەین و یەکێکین لەو حزبانەش بەڕاستی لە هەموو دەست درێژەکانە بەیانناممان هەبووە، ڕای خۆمان هەبووە، پێمان وابووە بەڕاستی ئەو دژمنداریەی دەوڵەتی تورکیا کە بەرامبەر کورد بەگشتی و بەرامبەر باشووری کوردستان و بەرامبەر ڕۆژئاوای کوردستان ئەیکا و کردوێتی و لە داهاتوش ئەیکا پێشەرکارێکی زەقی مافی مرۆڤ، پێشەرکارێکی زەقی مرۆڤایەتی و دەستور و یاسا و نێودەوڵەتیەکانە. لەبەرەوە جارێک کە ئێمە ئیدانەی هەموو ئەو دەست درێژاناکەین و بانگ لە کۆمەلگای نێودەوڵەتیەکەی مانگ لە حزبە سیاسیەکانەکەین و پێمان وایە دەبێت پەرلەمانی کوردستانیش بێتە دەنگ، بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرنامەی خۆی هەبێ بۆ لە بەرامبەردا دەوڵەتی عێراقیش دەبێ بێتە دەنگ و لە بەرامبەر ئەم پێشەرکاریانە مووقفی هەبێ و باڵوێزی تورکیا لە عێراق بانگ بکرێ و ناکرێ دەوڵەتێک لە بەش چاوی هەموو مرۆڤایەتی دنیا لەم زروفەیە کە لە ئێستاە ڤایرۆسی کۆرۆنە باڵی کێشاوە بەسەر کۆمەلگای دەوڵەتی و دنیاە ئەم دەوڵەتە عسکەرتارێتە بەم عەقڵێتە شۆڤێنێتی خۆی بەردەوامە لە پێشەرکردن و بەردەوامە لە بۆمبارانکردنی سنوورەکان.